کە لە نۆکەندی ئینگلیز بەشێک لە کورد لەوێش خنکاون پێکەوە بینەری ئەو ئەزلایفە دەبێت. بەڵێ سڵاوتان لێبێتن دیار ئەمڕۆ لە قەزای سۆران تەرمی سێ هاوڵاتی هاتەوە کەوا لە نۆکەندی ئەنگلیز گیانیان لەدەستدا بوو. من بۆ زانیاری زیاتر وە قسەکردن ئەچمە لای بابچی یەکێک لەو قوربانیانە. سڵاوت لێبێتن هەرچەندە تازیێباریشن بەناوی کەناڵی پەیامەوە تازیێباریتان ئاراستەکەن دوانە خۆشتان بێتن. ئامۆژگاریتان چییە بۆ ئەو گەنجانەی کەوا کۆرسەکەن بۆ سوپاسی کەناڵەکەتانەکەم زۆر بەخێر بێن لەسەر چاوم هاتن. هەر کەناڵەکە بیتن بە زمانی کوردی بدوێت و ینی بتوانی ینی ئەو پەیامەی پێم خۆشە ینی بە ئامانەتەوە ینی بە میلەتەکەمە ڕابگەین بەڕاستی زۆر بەخێر بێن لەسەر چاوم. پەیامیشمەوە ینی بەڕاستی ئەو گەنجانی پێش ئێساش ینی ئەو قسەم کردە ینی گەنجەکانمان ینی باچیدی ڕوو لە یانی دەرەوەی وڵات نەکەن. دەرەوەی وڵات ینی لێمان بوویتە ژەهر و بوویتە شەوە ڕەش و ینی عزیا ینی عود لەوەی زیاتر کە ئەبین ڕۆژانە بە دەرزەن ینی بە دەگمە ینی ئەو هەموو گەنجانن ینی ڕووفاتەکانیان دێتۆ ئێرانە. سوپاسی هەموو لایەکەم و بەخێر بێن لەسەر چاوە. چیت بە وڵاتانی دەرەوە هەیەکەوە بەو شێوە بینی لە دەرەوە ئەو هاوڵاتیانە ینی ئەوان سەدان زارێرم ینی لە ڕووی ماف